ئێران وڵاتی پەتوسێدارە تا دێت ڕێژەی لە سێدارەدان لە وڵاتەدا بەرز دەبێتەوە. راپۆرتی ساڵانەی دوو ڕێکخراوی مافی مرۆڤ سەبارەت بە دۆخی ئێران نیشانی دەدات کە لە ساڵی 2022 زاینیدا لایەنی کەم 582 کەس لەلایەن سیستەمی دادوەری کۆماری ئیسلامی ئێرانەوە لە سێدارە دراون کە بە ڕێژەی 75% لە ساڵی پێشووتر زیاترە. بەپێی پازدامین راپۆرتی هاوبەشی ساڵانەی ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران و ڕێکخراوی پێکەوە دژی سزای لە سێدارەدان، ئاماری ئەو کەسانەی لە ساڵی 2022دا لە ئێران لە سێدارە دراون لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا بەرزترین ئامارە. نووسەرانی ئەو راپۆرتە باس لەوە دەکەن کە کۆماری ئیسلامی لە پێناو پاراستنی دەسەڵاتدا سزای لە سێدارەدان وەک ڕێگایەک بۆ چاندنی ترسی کۆمەڵایەتی بەکاردەهێنێت. بەپێی ئەو راپۆرتە لانی کەم 288 لە سێدارەدان واتە 49% لە سێدارە دراوان بە تۆمەتی قەتل بووە کە لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا بەرزترین ڕێژەیە. لەو راپۆرتەدا ئاماژە بەدەست بەسەرکردنی خۆپیشاندەران لە ڕەوتی شۆڕشی ژینە و دەرکردنی سزای لە سێدارەدانی بە کۆمەڵ بۆ کەسانە کراوە، هەروەها ئاماژە بە لە سێدارەدانی 4 کەس کراوە و نووسراوە. کاردانەوەی نێودەوڵەتی بەهێز، نوێنەری خۆبەخش لە پەرلەمانی وڵاتانی جیاواز وەک کەفالەتی سیاسی بۆ ڕزگارکردنی و خۆپیشاندەرانەی کە سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنراوە، هەروەها قەدەغەکردنی ئەو کەس و دام و دەستگایانەی کە دەستیان لە سەرکوتکردندا هەبووە. تێچووی سیاسی لە سێدارەدانی خۆپیشاندانەکانی زیاد کردووە. بەپێی داتاکۆکراوەکان لە سەدا 30 سەرجەم لە سێدارە دراوان بندکراوی بەلوش بوون. هەروەها لە 10 ساڵی ڕابردوودا زۆرینە ئەو زیندانیانەی بە تۆمەتی ئاسایشی ئێران لە سێدارە دراون سەربانەتەوەکانی کورد عەرەب و بەلوچ بوون. ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران ڕایگەیاند لە ماوەی 6 مانگی ڕابردوودا لانی کەم 354 کەس لەلایەن ڕژێمی ئێرانەوە لە سێدارە دراون. ڕێکخراوەکە ئاماژەی بەوەش داوە لە مانگی حزەیراندا لانی کەم 52 کەس لە سێدارە دراون و لە ماوەی 6 مانگی ڕابردوودا لانی کەم 354 کەس لە سێدارە دراون و لەو ڕێژەیە 4 بەلوچی و 5 دەست بەسەرکراوی کورد هەبووە. مەحموود ئەمیری بەڕێوەبەری ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران داوای لە کۆمەڵگەی نێودەوڵەتی کرد کە بێدەنگی خۆی بشکێنێت لە دژی کوشتارگەکانی دەوڵەتی ئێران و هەڵوێستیان هەبێت. داوا دەکات هەموو هەوڵێک بدەن بۆ ڕزگارکردنی گیانی ئەو کەسانەی کە سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنراوە. ئەمە لە کاتێکدایە بەهۆی ناڕەزایەتیەکانی ئەم دواییانەی شۆڕشی ژینە ئامینی دەیان کەسی سیاسی و هەوڵاتی و مامۆسای ئاینی لە ئێران دەست بەسەر کراون و بەشێکیان بە تۆمەتی پەیوەندیکردن بە گروپە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران لە سێدارە دراون.